65 کچی تازە پێگەیشتوون بڕیاری باڵاپۆشیان داوە و فەرمانی خوای گەورەیان بەجێهێناوە. ئەوان ئەیان هەبێ تاجیشکۆ بخەنە سەرسەریان و خوای گەورە لێیان ڕازی بێت و بەهەشت مەوایان بێت. بەو بۆنەیەشەوە دەستگای نووری حیکما لە قیسۆران مەراسیمێکی شایستەی بۆ تازە باڵاپۆشبەکان ڕێخست و ڕێزی لێنان. بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئێمە لە دەستگای نووری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری بەشی نێوجەوانان لە مانجی دووی ئەم ساڵەوە لە ڕێی چەند بڵاو کراوە و وتار و سمینار لەسەر باڵاپۆشی پرۆژەیەکمان ڕاگەیاند بۆ بەرەو باڵاپۆشی کچان. ئەلحەمدوللا جوابدانەوەکی زۆر باشی هەبوو کە تێیدا 65 کچی بڕیاری باڵاپۆشیاندا. تازە باڵاپۆشبووان خۆشحاڵن کە گەیشتوونەتە ئەو بڕوایی باڵاپۆش بن و داواش لەو خوشکانەیان دەکەن کە باڵاپۆش نین بێن و وەکو ئەوان ڕێگەی ڕاست هەڵبژێرن. ئەوان ڕێز و شکۆی ئافرەت لە باڵاپۆشی دەبینن. سەرەتا من وەکو کەسانی دیکە سفور بووم و سفورەکی زۆر تەواویش بووم، بەڵام دواتر لە ڕێی قوتابخانەوە بوو کە بە خوشحاڵیەوە لە ڕێگای مامۆستایەکم ئەو بوو کە بڕیاری باڵاپۆشیمدایە، واتە ئێستاش پەشیمانیمە ئینشاڵڵا تا دەمرم ئەو لەسکی کە سەرما و تازێکە ئێستا لەسرم کردیان لەسەر ناکەمەوە و بەو ئەوانە دەڵێم کە سفورن هیوادارم ئەوانش ڕۆژێک لە ڕۆژان بیر لە قیامەت بکەنەوە، بیر لە مردن و لە عەزابی قەبر بکەنەوە. ئەم باڵاپۆشیشم سپرایز بوو لە دایک و باوکم، سپرایزێک بوو لە دایک و باوکم داکا خۆم دێکە هات بوو ئەوەی ئەو پرۆژەی بەدی باوەشم پێدا کرد و گوتی کچم ئەو جلکانە چنە لەبەریتت، گوتی کچم ئەو جلکانە چنە لەبەریت. ئەمیش گوتم دایجان ئەوەش سپرایزێک بوو لە تۆ کە ئەمیش بووم بە باڵاپۆش. مامۆزیشم لەکنی بوو گوتی ئەو سپرایز بوو، تەمەن دلی زۆر خۆش بوو. ئینشاءڵڵا هەر بەرداوام ئەبم لەسەری جارێ باویشم نزانێ ئینشاءڵڵا ئەگەر چوومە مارەی بەوی شەرێ. من هۆی بوونم بە حیجاب یەکێکیان ماڵەوەیە کە زۆر پشگیریمیان کرد ببم بە حیجاب و مامۆستایەکانی دەستگای نووری حیکمەیە و زۆر سپاسی ئەو کەسانە دەکەم کە بوونە هۆی ئەوەی ئێمە ببین بە حیجاب دووبارە سپاسان دەکەم. هەندانی دەوروبەر و هەروەها زۆر بیرکردنەوەم بۆ ڕۆژ قیامەت و هەندانی مامۆستاکان بە تایبەت زۆر سواسی مامۆستاکانم دەدەن کە زۆر هاوکاریان کردم ببم بە باڵاپۆش، هەروەها هیوادارم بەردەوام بم لەسەری، داواکارم لە خودا بەردەوامم بکات و هەروەها زیاتر ڕزامەندی خودا بەدەست بێنم و لەو تەمەنەمدا زیاتر هەوڵ بدەم واتە بەپێی کات هەتا باڵاپۆشەکەم تەواو دەکەم و ئەگەرچی بە ڕێگای جۆرا و جۆر هەوڵ و کۆششی زۆر دەدرێت لەلایەن نەیارانی ئیسلام بۆ ئەوەی بە هاوقیەمی ئیسلامی لە خێزانی کوردی و بە تایبەتی خوشکاندا ببڕن، بەڵام ئەوەی مای دڵخۆشیە گەنجان و خوشکانمان زیاتر بەرەو ئیسلام دەڕۆن و پابەند دەبن بەوەی ئیسلام لەسەری فەرز کردوون و خەونی نەیارانی ئیسلام لە گۆڕ دەنێن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.